دادپەروەری کۆمەڵایەتی و پاراستنی مافی تاکەکان لەناو کۆمەڵگادا بێگومان بنەمایەکی سەرەکیم بۆ بەرقەراربوونی ئارامی و پێشکەوتنی هەر کۆمەڵگایەک. ئەو کەسانی کە فەرمانڕەواییەکەن تەنها پێک و پلۆپۆستێکیان نییە، بەڵکو بەرپرسیارن لە ئاس هەر تاکێک کە لەو کۆمەڵگایەدا هەبن و ئەوان کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە ئەرک و مافەکان چۆن دەدرێت بە تاکەکان. هەر کاتێک ئەمە ناهاوسەنگی تێکە و ئەوە دەبینین زۆر جار کەسێک ئەرکێکی هەیە ئەرکەکەی بەباشی ئەکا بەڵام لە بەرامبەردا مافەکەی وەرناگرێت یا خودت بە پێچەوانەوە کەسێک ئەبینی کە هیچ کارێک ناکە ئەو بە بندیواری موچێکی بۆ بڕاوەتەوە پارێکی زۆر وەرەگرێ. دوجار ئەبینین کە کەسانێک کە شایستن کە مافی خۆیانە ناتوان بگەن بەو مافی کە هەیەانە. ئەمەش کاریگەریکی زۆر لەسەر ئەو کۆمەڵگایانە دروستەکە. جا بوونی شریعەت لە هەر کۆمەڵگایەکە، بوونی یاسا ئەوە کۆڵەکێکی سەرەکیم بۆ پاراستنی ئەمە. هەر کاتێک کە نەتوانرا ئەوانە وەکو پێویست لەناو کۆمەڵگادا بەکار بهێنرێ، ئەوە ئەوەندەی تر ئەم لایانی فەرمانڕەویە و ئەو کەسانی کە لە دەسەڵاتدان ناتوانن وەکو پێویست حەق بن بە تاکەکانی کۆمەڵگا. ئێوە باس لەم بابەتە دەکەین، باس لە کاریگەریەکانێکین، باس لەوە دەکەین کە دەکرێت چۆن کۆمەڵگایەک بشێوێ بەهۆی ئەم نادەتپەروەریەوە کە هەیە. بێگومان باسێن بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. ئەویش دکتۆر ئەحمەد جەمالە، پسپۆڕی یاسا و شەریعە. کاکتۆر سڵاوی خوارد لێبێم، کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. کاتێک باس لە ئەرکی کار بەدەستانەکەین، ئایا ئەرکی کار بەدەستان دە چی چوارچێوەیەکە خۆی دەبینێتەوە؟ وەکو لە پێشەکیشدا ئاماژەم پێکرد، ئایا ئەمە تەنها پلەپۆستێکە یاخود بەرپرسیارەتێکی زۆر لەوە گەورەترە، هەم لە ڕووی دنیاییەوە هەم لە ڕووی قیامەتیەوە؟ سڵاوی خوای گەورە لە ئێوەی بەڕێزیش بی، سەرەتا دەستان خۆش بی بۆ بەرنامەیە هەمیشە سەربەرز بن. خوای گەورە پاداشتی خێرتان داتەوە. بەڕاستی بەرنامەکەتان و تەوەرەکان زۆر لە شوێنی خۆین و باس لە کۆمەڵێک بڕگە و بابەتی گرنگ دەکەن، هەمیشە جێدەستان دیار بووە سەربەرز بن. بەڵێ بەڕاستی کار بەدەستان و ڕۆڵی بەرپرسیارەتی ڕۆڵێکی هەرە گرینگە لە بەڕێوەبردننی ئیدارەی وڵات. هەر وڵاتێک کە بەرپرسەکان لە نێو دەقەکانی یاسا ڕابگرە تا خودی ئەو کارانەی کە ڕۆژانە جێبەجێیان دەکەن پەیوەست نەبوو بە هەستی بەرپرسیارەتی و لێپرسینەوە، بەدەیها قەیران و گرفت و کێشە دروست دەبی وەک ئێستا بە چاوی خۆمان دەیبینین. بەداخەوە کۆمەڵێک گرفت، کۆمەڵێک کێشە لەم وڵاتەی ئێمە سەری هەڵداوە، ڕۆژ بە ڕۆژیش بە کەڵەکەبووندا زیاتر سەر هەڵدەگرێن، زۆر ڕۆژ بە ڕۆژ قەیرانی نەخوازرا و دروست دەکرێت کە هیچ بەڵگەیەک بیانوێک نییە کە لە وڵاتێک کە خوای پەروەردگار ئەم هەموو نعمەتەی لەگەڵ کردووە، وڵاتێک کە خوای پەروەردگار بەدەیەها کانزا دەوڵەمەندی کردووە، کوردەواری زۆر جوانی گوتووە خوای پەروەردگار داویەتی خوا دەدا بەڵام خواگیر نادا. بەداخەوە لە وڵاتان بەرپرسان خۆیان بەرپرس دەزانن لە خزمەتی خاک و وڵات و نیشتیمانەکەیان، بەڵام بەداخەوە لێرە ڕێک پێچەوانەیە. بەرپرسان تەنها لە خەمی دەوڵەمەندکردنی خۆیانن، لە خەمی ئەوەنە کە نزیکەکانی خۆیان، خزمەکانی خۆیان، دۆست و هاوڕێیەکانی خۆیان ببینن. جا ئەوەی کارەساتە ئێستا چاوی بەزەییان بەرامبەر بە نەتەوە و خەڵکی دیکەی دوورە، چ جای ئەوەی کە مەبدەئی قورئانی ئەلەقرەبوونە ئەولا بالمەعروف دێن بۆ خۆڕازاندنەوە لە کۆمەڵێک بابەتی بەناوی مرۆڤی و ئینسانی و یا کۆمەڵێک دیاردەی دیکە کە لە پێگە نێودەوڵەتیەکان بەشدارن بە حسابی خۆیان لەسەر پرسە نیشتیمانی نێودەوڵەتیەکان قسەیان هەیە، بەڵام لەو سەریش شوێنی پەنجە و دەستیان وێرانەیە. بەڕاستی ئەو بابەتێکی زۆر گرینگە کە جەنابتان ئاماژەتان پێکرد و قسەی زیاتر هەڵدەگرێت، بەڵام بە کورتی من ئەوە دەڵێم لە وەڵامی پرسیاری یەکەمتان ئەوەیە کە بەڕاستی ڕۆڵی بەرپرسیارەتی و لێپرسینەوەی خوای پەروەردگاری لەسرە و ڕیسوایی دنیا و دواڕۆژشی لەسرە و لە بەرامبەر خەڵکیش بەڕاستی شەرمەزاری تێدایە و ئاماژەی زۆر توند هەیە لەوەی کە هەر ڕۆڵە بەرپرسیارەتی هەیە لە ئاستی باڵا و لە ئاستی خێزانی و لە ئاستی هەر زۆرە بەرپرسیارەتێک بەڕاستی دەبێت چاوەڕێی لێپرسینەوەی تند
بکات و مێژوش ڕەحم بە هیچ کەسێک ناکات ئەو کاتەی لە بەردەستی تۆیە بە پێچەوانەوە یا لە کەم تەرخەمیەوە یا هەر جۆر لێ نەزانینێکیشەوەش عوزر نییە بەدەیەها پارێزە بەلاح بە ناوی ڕاوێژکاری نابەرپرس لە دەوری نابەرپرسەکان کۆبوونەتەوە ئەوە کوا عقلیەتی ئەو بڕیارانەیان کوا سەرنجامەکەی بۆ ناپرسن یعنی بڕیارێکیان دەرکرد دووەمیان دەرکرد سێمیان دەرکرد جا یاسایەکان جاری وا هەیە لە خودی یاسایەکان گرفتێکیان نیە بەڵێ زۆر گرفتیان هەیە بەڵام ئەگەر وا بڵێین بەڵام لە جێبەجێکردنەکەی گرفت هەیە لە متابعەنەکردنەکەی گرفت و کێشە هەیە لە بەدوانە چوون هەیە لە محاسبە نەکردن لێپرسینەوەی گەندەڵکاران گرفت و کێشە هەیە بەهەرحاڵ ئێمە لە خزمەتی جەنابتانی دەستان خۆش بی بۆ تەوەرە گرینگە زۆر باشەکە چۆر تا چەندێک هۆشیاری هاوڵاتیانیش گرنگە لەوەی کە مافیان نەخورێت یاخود نەحەقییان بەرامبەر نەکرێت یاخود لە کاتی بوونی هەر ناحەقی و مافخواردنێکدا دەنگی خۆیان هەڵبڕون داوای مافی خۆیان بکەن بەڵێ بەتەکید نەبوونی هۆشیاری دەستپێکی سەرهەڵدان و یا درێژە پێدانی کۆمەڵێک گرفتی گەورەترە بێدەنجی و بێ هەڵوێستی ئەگەر لە مەبدەئی کوردایەتی و شەهامەت و جوامێریەوە سیرکەین میلەتی کورد هەمیشە میلەتێکی جوامێر بووە خاوەن شەهامەت بووە قسەی هەبووە زوڵمی قبول نەکردیە ئەرە خێرە ئێمە لە دوژمنەکانمان زوڵم قبول ناکەین بەڵام ئێستا کەسانێک بەناوی بەرپرسی نابەرپرس بێن ئیدارەی وڵاتێک کەن کە ئەو ئەزمموی ئەو وڵاتە تەسیری لەسەر وڵاتانی دەوروبەریشمان هەیە لەسەر ئەو پارچە و بەشانەی دیکەی کوردستانیش کە بەناحەق دابڕێنراوە بەیانی خەڵکی ئەوێش دەترسن دەڵێن هەر دەسەڵاتە ناوچەیەکان بەسەر ئێمەدا زوڵم بەردەوام بێ باشە لەوەی حکومێکی خۆمان بێت و زیاتر زوڵممان لێ بکە و بمان چەوسئێنیتەوە یعنی بەڕاستی ئەوە نەبوونی هۆشیاریەکە کە تاک کە هاوڵاتی هۆشیاری نەبێت لەوەی کە زوڵمی لێ دەکرێت قسەی نەبێت بەرەو گۆڕانکاری هەوڵ بدرێت بەڵام بەرهەمی نەبیندرێت لە ڕوانگەیەکی دیکەوە دیسان بێدەنجیش دەبێت شێوازێکی دیکە لە نەبوونی هۆشیاری بەڕاستی کارەساتە دەبێت هاوڵاتی بزانی ئەرکومافی چییە دەبێت بزانی تا چەند ئەسڵەن بەردەوامی زوڵم لە بێدەنجی هاوڵاتیانە لە بێدەنجی خەڵکە يعني خواي پروردگار بگورەی خۆی دەفەرمێ وما ربك بظلام للعبيد خواي پروردگار هیچ کاتێک زوڵمی لە بەندەکانی خۆی نەکردووە و خواي پروردگار حرامی کردووە لەسەر خۆی زوڵم لە بەندەکانی بکە ئەوە زۆر جورئەتێکە ئەو بەرپرسە نابەرپرسانە هەیەە و ئاوا کەوتونەتە جیانی ئەم میلەتە لە بەڕێوەبردننی ئەم وڵاتە بەدەیها زوڵم بەدەیها تاوان دەکەن یا جاری وهەیە یاسایەکان من دیسان دەڵێن بەشێکی یاسایەکان بە جۆرێک ڕازاندراونەوە کە عقلیەتی هەندێک خەڵکیان بەلایەکی دیکەدا بردووە بەڵام لە خودی جێبەجێکردنەکەدا دیسان نایاساییە کە ئەم یاسایە لە بەرامبەر ئەوانەی کە لە خۆیان نزیکن زۆر یاسایەکی باشە و لە بەرژەوەندی ئەوانە بەڵام بۆ هاوڵاتی مافخوراو ئەو یاسای ڕێک پێچەوانەکەی جێبەجێ دەکرێت زوڵمی لێ دەکرێت فەرموو ئەرگارە هەر نمونەیەکی زۆر سادە بین و بەدەیەها سەرمایەدار لەسەر ڕەنجی خۆی لەسەر کۆششی خۆی لەسەر هەوڵ و زیرەکی خۆی دێکە سابەت دەکا بەڵام دێن بەدەیەها یاسایت بەسەردا دەسەپێنن زوڵمی لێ دەکەن غەدری دەکەن ناچار دەبێ ئەو بەروبووم و بەرهەم و داهاتە ببات لە شوێنێکی دیکە بەرهەم هێنان بکات و لەو سەریش میلەتەکە باجی و زەرمەندە باز دەدات و زۆر بابەتی دیکە بەڕاستی نەبوونی هۆشیاری لای هاوڵاتیان یەکێکە لەو کارەساتە گەورانەی کە هاوشانی ئەو زوڵمەیە کە بەرپرسە نابەرپرسەکان دەیکەن بەڵێ هاوڵاتیان لە هەر ئاستێکن لە هەر شوێنێک و ڕۆڵێکی بەرپرسیارەتین نابێ بێدەنگ بن بە شێواز و ڕێکاری خۆی لە دەنجی ناڕزایی بگەێنە و ئەسڵەن کەسێک لە گەیاندنی ناڕزایی و لە گەیاندنی وشەی حەق ئەجر و پاداشتی جیهادی هەیە گەورەترین جیهاد ئەوەیە تۆ بەرامبەر بە زوڵم و ستەم بۆستیەوە فەرمایشتی ئەو ئیسلامەش هەروە بوو پێغەمبەران کە هاتن بۆ دیفاع لە زوڵم بۆ دیفاع لە نادادپەروەری بۆ دیفاعکردن لە مافی هەژار و نەدار بۆ لادانی ئەو جیاوازیەی کە خەڵکانێک تا سەر ئێسقان بچەوسێندرێنەوە خەڵکانێکیش بە کەیفی خۆیان زوڵم و غەدر بکەن و ڕۆژ بە ڕۆژ خەڵک و هاوڵاتی بچەوسێنەوە ئەسڵەن یعنی هیچ پێوەرێکی مرۆڤایەتی و ئینسانی قبولی ناکات و ئەوانش بەڕاستی لە بەردەم ڕۆڵ و لێپرسینەوەیەکی زۆر گەورن جا ئەو کاتێک کە هاوڵاتی هۆشیار بوویەوە هەستی بە ڕۆڵی بەرپرسیارەتی کرد بڕواتان هەبی ئومێدی خێر دێتەوە نێو کۆمەلگا و بەرپرسانیش بەنا بەرپرسیارەتەکەیان لەسەر ئەو زوڵمە ناتوانن بەردەوام بن
بەڵێ کاک دکتۆر ئەبێ ئەرکی کاربەدەستان چی بێ لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و نادادی لە فەرمانگە ڕسمیەکاندا لە سێکتەرە جیاوازەکانی ناو کۆمەڵگەدا ئایا هەر بەڕاستی ئەوان ئەبێ چۆن کار بکەن لەسەر ئەم بابەتی گەندەڵی کە لە کۆمەڵگادا ڕوودەدات و بە تایبەتی لە فەرمانگە حکومیەکاندا؟ بەڵێ وەڵاهی ڕاستی و ڕاشکاوی قسە بکەین بەرپرسان زۆر جاری وهەیە یعنی بە جۆرێک مەدار دەکەن بە جۆرێک لێدوان دەکەن وەکو بڵێ لەگەڵ نەتەوەیەکی دیکە لە ناو وەزع و خەڵکێکی دیکە بەشێکیان وەکو دەگوترێت ناحەقیان ناگرین لە ناو ئەو ژینگەیە قسە دەکەن کە بۆ خۆیان تێدا هەنا هیچ گرفتێکیان نییە هیچ کێشەیەکیان نییە لە هەموو وەزعێکی خۆشدانە و ئەو قسانەی کە دەیکەن هەڵقوڵاوی ئەو ژینگەیە کە لە دەوروبەر و خزم و کەسە نزیکەکانی خۆیان تێدانە بۆیە لەو بابەتە ناحەقیان ناگرین بەڵام بابێن چاو هەڵ ببڕن و بزانن سەرپەرشتیاری چ وڵاتێک دەکەن بابزانن خەڵک گەوتوتە ناو چ وەزع و گوزەرانێک هەر کەسێک دەیدوێنی یعنی بەشێکیان قسەیان زۆر سەیرە لەوەی کە و خەڵک ڕازیە و خەڵک بێدەنگە بەڵێ ئەگەر ئەو زوڵمە نەبوایە ڕەزامەندبوونی خەڵکتان دەدید لە چ ئاستێکە و ئەگەر خۆتان لە خوانەکەن دەزانن کە چەندە خوالێتان تووڕێە و میلەتیش ئەوەندە لێتان تووڕێە بەڵێ بەڕاستی گەندەڵی تا وەکو دەڵێ بیناقاقە بەرۆکی ئەم میلەتەی گرتووە و ئەو ڕۆلی بەرپرسیارەت لەسەر شانتانە سەری ئەو هەڕەشانەی خوای پەروەردگارکن بەرامبەر بە کەسێک کاتێک کە بەرپرسیارەتی چەند کەسێکی لەسەر شانە و حەقیان پێنادا نوێژ و عیبارەتی قبول نیە ئەگەر ئەوانە ڕێگای نوێژیش بزانن نوێژ و عیبارەتتان بۆ خوا قبول نییە کە ڕۆلی بەرپرسیارەتی لەسەر شانتانە و حەقی پێنادەن مافی خەڵک نادەن بەڕاستی سەیرە چه جورئەتێکیان هەیە خۆ دڵنیان لەوەی مردن هەیە خۆ ئەگەر ڕوبەڕووی لێپرسینەوەی گەل و وڵات و میلەتیش نەبن کە ڕۆژانە بەدەیەها وڵات لە دەوروبەر بەدەیەها سەرکردە دەبیندرێ کە چۆن ڕوبەڕووی سزا و تۆڵەی میلەت دەبێت و سزای خوا پەروەردگاری زۆر تونترە بەڵام پێویستە بە ئاگا بێنەوە ئەو قسانەی ئێمە کە زۆر جار والێک دەدرێتەوە ئێمەمانان وڵا ئەوانە دژی قەیرانی و یا قەوارێ حکوومەتی هەرێمی کوردستانن بەخوا ئەوانە بوختانی گەورن وەڵاهی ئێمە پێمان خۆش بوو ئەم وڵاتە مەدح و ستایشی هەموو پرە باڵاکانمان کردبایە مەدح و ستایشی هەموو ئەو کەسانش دەکەین ئەگەر حەقی ئەم وڵات و ئەم نیشتیمانە بدەن مسلمان وا پەروەردەکراوە کە بە حەق بڵێ حەق بە ناحەق بڵێ ناحەق لە لای هەر کەسێک بێت لە لای هەر ڕەنجێک بێت لە لای هەر جۆرە بیرکردنەوەیەک بێت کەسی بێویژدان و بێدین و بێباوەڕیش ئەگەر چاکەیەکی هەبوو ئیسلام ئاماژە بەو چاکەیە دەکات و ڕێز لە چاکەکەی دەگریت بەڵام ئەوان وجدانیان نییە ئینصافیان نییە یعنی خۆیان زوڵم و غەدر و نادادپەروەری دەکەن گەندەڵی دەکەن و قبولیشیان نییە کەسێک پێیان بڵێ کە ئێوە بەباشی لەسەر ئەو فەرمانڕەواییە کارتان جێبەجێ نەکرد پێویستە چاو بجێڕنەوە ئیدی من ئەوە دەڵێم سەیری هەڕەشەکانی پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم کە دەفەرمێ ئومەتەکانی پێشتر کە بە هیلاک چوون هۆکاری ئەوە بوو کە لە دەوروبەر و نزیکەکانی خۆیان گەندەڵیان دەکرد حکم و یاسایەکانیان بەسەر نزیکەکانیاندا جێبەجێ نەدەکرد چاوپۆشیان لێ دەکرد بەڵام کەسێکی هەژار کەسێکی بێپشت و بێ خزم و دەرەتان لەسەر ئەوە جێبەجێیان دەکرد دەی پێغەمبەری خواش دەفەرمێ هۆی بە هیلاک چوونی دەسەڵات و قەوارەکانیان و ئەگەر شێوازێک ئیمپراتۆریەتیشیان هەبوو بێت ئەوە هۆکاری لە ناوچوونیان بوو و زۆر بابەتی دیکە بەڕاستی ئەگەر ئێمە سەرنج بدەین گەندەڵی لە وڵاتێک هەبوو بەڕاستی سەرنجام و مەترسی زۆر خراپی هەیە و هۆکاری لە باربردنی ئەوەیە بەیانی تا ئێوارێمە جۆمان لە قسەی بەرپرسانی نابەرپرسە بەوەی کە ئەزمموی قەوارەکەمان لە مەترسیە ئێوە خۆتان ئەزمموی ئەو قەوارەتان بەرەو مەترسی بردووە ئێوە خۆتان ئەزمموی ئەو وڵاتە جوانە ئەو کەلتور و دابن و نەریتە جوانە دەست لەسەر سنگ دادنن بۆ ئاغاکانی ئەم وڵاتانە خۆیان وێرانن لە دیاردە کۆمەڵایەتیەکان خۆیان وێرانن لە بەرەو با کامێرە و چاودێریەکان نەبن باوەزعێکی ناخۆش بزانە دەتوانن بەرامبەر میلەتی خۆیان بوەستنەوە ئەو کەلتور و دابوونەریتە جوانە ئەو ئەخلاق و ڕۆشتە جوانی ناو میلەتەی ئێمە هەیە بە فەزلی خوای پەروەردگار کاریگەری ئیسلام و چاودێری خوای پەروەردگار بەسەریانەوە وەڵاهی ئەو ئیدارە غەڵەتەی هەڵەی ئەم وڵاتە و بەرپرسانە وای کرد خەریکە ڕۆژانە زۆر دیاردەی سیر و نامۆ دەبیستین کە لە وڵاتان یعنی بە ڕێژەی زۆر دیاریکرا و بیستومانە خەریکە لێرە دەبنە دیاردە بەڕاستی ڕۆلی بەرپرسیارەتی و مەسئولیەتە بە خۆدا بێنەوە تاکەی ئەو بەرپرسیارەتە خۆتان لێ بێ ئاگا کردووە بەڵێ زۆر باشە دکتۆر ئەحمەد هەمیشە باز لەو دەکرێت کە حەق و ماف و یاسا لەسەر کاغەزەکان زۆر باش و ڕێک و دەستورین بەڵام کەیەتە سەر واقع و ڕاستی لە جێبەجێکردنیاندا بۆ شێوازە نییە هۆکار چییە؟ بەڵێ بەتاکید یاسا جارێ دیسان بەڕاستی قسەکە دێتەوە سەر بەرپرسانی نابەرپرس شوێنی دەرکردنی یاسا ئەویش بە نایاسایی لە کار خراوە پەک خراوە
تۆ ڕێز و هەیبەت و سامی شوێنی دەرکردنی بڕیارت نەهێشت چۆن بڕیارەکە سام و هەیبەتی دەمێنێت یعنی ئەوەش ڕۆڵی بەرپرسیارەتی لە ئەستۆی ئەوان پاشان من دیسان دەڵێم بەشێکی یاساکان ئەگەر پێچەوانەی شەرع و دینی خوای پەروەردگار نەبن یاسای باشن بەڵام لە شێوازی جێبەجێکردنیان لە شێوازی ئەوەی جیاوازی نەکرێت بۆ هەندێک کەس یاسا سەروەر بۆ هەندێک کەسیش پێچەوانەکەی نادادپەروەری هەیمەنەت و سامی هەبێت بەڕاستی گرفتەکە ئەلەوەیە و ئەوانەی ڕۆڵی جێبەجێکردنی یاساشیان پێدەست پێدرێ بەشێکیان خۆیان بە نایاسایی بە جیاوازی حیزبی چۆنەتە شوێنی یاسا چۆن ئەو یاسایان پێ جێبەجێ چۆن پارێزگاری لە یاسا دەکرێن کە خوای پەروەردگار دەفەرمێ إن الله لا يصلح عمل المفسدين کەسێک کە بەخۆی فاسید بوو کەسێک بەخۆی لە هەکبەیدا شتێکی پێ نەبوو چۆن ڕێگری لە گەندەڵی بە گەندەڵکاران دەکرێت چۆن ڕێگری لە پیسی و چەپەڵی دەکرێت بە کەسی پیس و ناپاک ینی ئەوە بەڕاستی ئەگەر خاڵ لەسەر پیتەکان دابنین ئەو وەڵامی دروستە یاسایەکان گرفتیان نابێت ئەگەر پارێزەری یاسا نەبن یاسایەکان بەباشی جێبەجێ دەکرێن ئەگەر یاسا بۆ هەمووان بێت بەڵێ کاکتۆر باست لە گرنگی ڕۆڵی یاسا کرد جا ئەگەر یاسایەک بە پێی شریعەتی ئیسلام دانرابێت و بەو شێوازە جێبەجێ بکرێ ئەمەیان کاریگەری چۆنە بە تایبەتی ئەگەر ئێمە باسی ئاینی پیرۆزی ئیسلام بکەین ئەوە ئاینێکە کە لە ژێریە چەترێکە هەموو نەتەوە و بیر و ئایدیا جیاوازەکانیش ئەتوانن مافی خۆیان بەدەست بهێن و جیاوازیان ناکرێت جا بوونی ئەو یاسایانەی کە بە پێی ئاینی پیرۆزی ئیسلام دانراون تا چەندێک گرنگە بۆ کۆمەڵگا بەڵێ دەقی یاسایەکان ئەگەر چەند یاساناسێک ئەگەر مەبەستم لە بەراوردکاری وڵاتانی نێودەوڵەتی سەرنجێک بدەین هەمویان ئەوانەی کە یاسایان نووسیوەتەوەدایان هێناوە دەڵێن هیچ یاسایەک نییە ئێمان وەرمان نەگرت بێ هەڵمان نەهێنجابێ لە یاساکانی خوای پەروەردگار جا لە کتێبە ئاسمانیەکانی پێشوو و دواتریش لە قورئان کە سەرچاوی هەموو یاساکانە و یاسای گشتی مرۆڤایەتیە و ئەگەر بە یاساکانی قورئان و پەیامە ئاسمانیەکان و ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کارمان کردبووایە ئێستا مرۆڤایەتی بەم ڕۆژە نەدەگەیشت بەڵام ئەوان دەڵێن بە ڕاشکاوی ئەوانەی غەیرە موسڵمانیشن دەڵێن هەر یاسایەکە هەڵهێنراوە بۆنی شریعەتی لێ دێت و لە شریعەتەوە هەڵهێنراوە جا قەزدی ئێمە لێرە ئەوەیە بەڕاستی مەبەستی ئێمە ئەوەیە ئەو یاسایانە لە خودی خۆیاندا ئەگەر مراعاتی ژینگە و پێگەی وڵات و شوێنێک بکرێت یاسایەکان باشتر جێبەجێ دەبن ئەوە تا پێشەوای دومی باوەڕداران ئیمامی عومەر کاتێک گرفتی برسیەتی و هەژاری هەیە و لە سەرەتای بنیادنانی دەوڵەتی ئیسلامی بووە ئەو کاتە کە بیستویەتی مەجاعە و برسیەتی هەیە و بڕیاری تەنفیزکردنی بڕینی دەستی دزی هەڵپەسارد لەبەر ئەوەی تا خەڵک تێر نەکرێ یاسای لەسەر جێبەجێ ناکرێت دەی سیرکە ئەوەندە ئیسلام بە هەستیاریەوە لەگەڵ دەقی یاساکان مەدار دەکا یاسایەکمان هەیە نەبراوەیە شەرعی خوای پەروەردگارە بەڵام لەگەڵ زەمان و مەکان لەگەڵ ژینگەیەکی مساعید دێت یاسایەکە هەڵدەواسرێ دەی سیرکەن بەرپرسەکان ڕێک بە پێچەوانەوە دێن لەگەڵ یاسایەکان زۆرێک مەدار دەکەن ئەو یاسایە ئیکاتێکە یا ئیژینگەی وڵاتێکە کە پڕیەتی لە دادپەروەری کە حەقی هاوڵاتیان جێبەجێکراوە و بەرپرسەکان بە شێوازێکی بەرپرسانە مەدار دەکەن و لە بەرامبەر ئەو باج و خەراج و یا هەر جۆرە شتێک لە خەڵک وەردەگیرێ کۆمەڵە خزمەتیان هەیە هاوڵاتی وڵاتەکانی خۆیان زۆر بەدڵخۆشیەوە ئەو باجە دەدەن بە حکومەت لە بەرامبەردا قازانج و دەستکەوتی زۆر باشتریان هەیە پارێزبەندیان هەیە بەڵام من لە بەرپرسانی بێویژدان دەپرسم یعنی ئایا ئەو باج و خەراجەی کە ڕۆژانە بە قەلەم و بە ڕەقەم زیادی دەکەن ئایا لە بەرامبەردا چیان بۆ خەڵک و میلەت کردووە ئایا ئەگەر لە لێپرسینەوەی ئەو میلەت و خەڵکە مافخوراوەش نەترسن ئایا خۆ ڕوبەڕووی خوای پەروەردگار دەبنەوە لەوێت جوابی خوای پەروەردگار دەدەنەوە کە ئەو هەڕەشە گەورانەی کەسێک ڕۆڵی بەرپرسیارەتی گەورەی لەسەرشان بێت دەبێ چاوی لە محاسبەیەکی توندی خوای پەروەردگاریش بێت ئیدی بە هەر حاڵ دیسان دەڵێن یاساکان بەڕاستی دەکرێت چاویان پێدا بژێڕینەوە بەڵام پارێزەری یاسا و ژینگە ڕەخساندن بۆ جێبەجێکردنەوە خوێندنەوەی واقعێکی دروست و ڕێخستنەوەی شوێنی یاسایەکان ڕێخستنەوەی دادگا دەستوریەکان ڕێخستنەوەی پەرلەمان و ڕازیکردنی ئەو خەڵکە سیر دەکەین هەر پرۆسەیەک لەم وڵاتە بەڕێوە دەچێت گومانی دەکەوێتە سەر و بەرپرسان خۆیانن لە نابەرپرسیارەتی کە گومان دەخەنە سەر پرۆسەی هەڵبژاردن پرۆسەی ئیدارەدانی وڵات پرۆسەی ئەو وەزارەتانەی کە
کە هەنا تەنانەت ئەو ڕاوێژکارانەی کە دادەندرێن چ پرۆسەیەک هەیە لەم وڵاتە لە شوێنی خۆی گومانی نەخرابێتە سەر و حەسانە و مافی یاسایی لەدەست نەدابێت. دەی ئەو پرسیارێکە بۆ هاوڵاتیانی بەڕێز بەجێی دێڵم و ئەوانیش بتوانن بەگوێی بەرپرسانی نابەرپرسی دابدەنەوە بیگەێنن. باشە دکتۆر ئەحمەد بەپێی یاسا و شریعەت ئایا حکمی ئەو کاربردەست و ئەو بەرپرسەی کە مافی گشتی ئەخوات و هەروەها سامانی گشتی بە هەدەر ئەدات و مافی هاوڵاتیان نادات چییە؟ جا چۆن منژە و پرسیارە ئاراستەی ئێوە بکەمەوە بەیەکەوە هەمان پرسیار ئاراستەی هاوڵاتیانی بەڕێزەکەینەوە و دواتر ئاراستەی خودی بەرپرسیاری شەکەینەوە. بەڕاستی ئەو بەرپرسەی کە حەقی بەرپرسیارەتی خۆی نەدا و حەقی یاسایەکانی نەدات ڕوبەڕووی لێپرسینەوەیەکی گەورەی خوای پەروەردگار دەبێ، ڕوبەڕووی شەرمەزاری دنیا و دواڕۆژ دەبێ و لە بەرامبەر خەڵک و وڵات و نیشتیمانیش بە خیانەتکار و تاوانکارترین کەس ئەژمار دەکرێ و لێپرسینەوەی لەگەڵ دەکرێ. بزانن ئەمە ڕۆڵی بەرپرسیارەتیە و یاساکان بەڕاستی کەسێک کە زوڵم بکات لە جێبەجێکردنی یاسا و لە بەرامبەر حەق و ئەرک و مافێک کە پێی سپێردراوە حەقی پێنەدا بەڕاستی بەرپرسیارەتێکی گەورەی لەسەرشانە و لێپرسینەوەیەکی زۆر گەورە چاوەڕێیەتی و تەنانەت مۆڵەتێک هەیە بۆ ئەوانەی کە تۆزێک ئیمان و ویژدان لە دڵیان بێ چکە هەیە ئیمانی هەیە بەڵام وجدانی نییە، هەیە ئیمانی نییە و وجدانی هەیە. جا دەبێت ئیمان و وجدان تەواوکەری یەک بن. لەو ڕوانگەوە خوای پەروەردگار مۆڵەتی ئەوانەی داوە کە غەدر و زوڵم و مافی خەڵکییان خواردووە لە بەردەم خەڵکەوە داوای لێبوردن لە خوا بکەن و داوای لێبوردن لە خەڵکیش بکەن و هەوڵ بدەن ئەو سەرۆت و سامانەی کە بەناحەق کۆیان کردوتەوە بیجێڕنەوە بۆ خەزانەی وڵات و دەوڵەت و بڵێن ئێمە لە ئیدارەدانی ئەو کات و ساتەی کە لە تەمەنی خۆمان و بەرپرسیارەتی بەڕێمان برد لێمان نەزانی یا هەڵە بووین یا کورتمان هێنا یا تێمان پەڕان ئەو کاتە لێرەوە بڕیار بدەن و بڵێن ئێمە کارەکانمان بەڕێگارێککە کە هەندێک لە ئەزمموی وڵاتانمان هەیە چەند بەرپرسێک هەبووە هەمان هەنگاوی ناوە سەرکەوتوو بۆ لە پرۆسەکەی و پشتیوانیەکی جەماوەری بەهێزی بەدەستێناوە و پارێزبەندی وڵاتانیشی بەدەستێناوە. جا ئەو دەرفەتە لە بەردەستیانە ئەگەر بێت و ترسی خوا لە دڵیان بێ و خەمی وڵات و میلەت و نیشتیمانیان بێ و وەکو دەگوترێ هەمیشە شانازی ئەوە بکەن کە ئێمە میلەتی کورد خاوەنی جوامێری و سەروەریە دەیفەرمون ئێوە ئەو سەروەریە بۆ میلەت و خۆتان بەنەوە و ڕۆڵە و میلەتی ئەو میلەتە کوردە جوامێر و قارەمانە نیشان بدەن جوامێریەکەتان بالەوە بێفەرمون دان بنێن و بڵێن ئێمە هەڵە بووین ناشتوانن بیشارنەوە بەڕاستی فەرمو ڕۆژ بە ڕۆژ سام و هەیبەتی قوارەی کوردستان بە چه ئاقارێک دەڕوە ناوخۆیی و دەرەوە زیاتر سام و هەیبەتی ئێمەیان لا کەمتر دەبێتەوە بەهۆی ئەو ناداتپەروەریە بەهۆی ئەو پێشێلکردنی یاسایە و هێشتاش مەترسی هەیە کە ئەم قوارە لاوازەش هێشتا لە بین بچێت لەبار بچێت چێ پارێزەری وەکوە ئەو خۆشەویستی کە گەنجی نوێ لە ڕێی سیستەمی خوێندنەوە کە ئەویشتان بە ئاقارێکی دیکەدا برد واتان لێکرد بەیانی ئەگەر شتێک بێت بێ بە شانازیەوە دیفاع لە خاک و وڵات و نیشتیمانی کوردستان بکە کە شوێنی لەدایک بوونیەتی بەداخەوە یعنی گەندەڵی کەم تەرخەمی ڕێزنەگرتنی یاسا ئیدارەدانی سەقەتی وڵات بەدەیەها دەستکەوتی دیکە لەبار دەبن و بەدەیەها زەرەری دیکە هێشتا نەتیجەکەیمان وەکو پێویست نەبینیوە. بەڵێ کاکتۆر بێگومان هەموو کاتێک هەیە بۆ باشترکردنی بارودۆخی کۆمەلگا و بۆ ئەوی کە فەرمانڕەوایان بە خۆیان نابچنەوە بەڵام پرسیارەکەوەی ئەگەر بێت و بەردەوام بن لەو گەندەڵیە ئەوە ئەو کۆمەلگایە بەرەو چی داهاتوویە کە ڕوە؟ بەڵێ وەڵا بەتەکید سەرنجامی کۆمەلگا ئێستا بەدەیەها داتای ڕوون و دیار لەبەردەستن کە ڕۆژانە گرفتی زۆر سەیر کێشەی کۆمەڵایەتی زۆر سەیر ترازانی تاکەکانی خێزان لە یەکتر و لە بارچوون و لە بەینچوونی سیستەمی خوێندن لە هەموو قۆناغە جیاوازەکان نەتیجەی سەیر ببینە لە ئاستی خوێندن و لە زۆربوونی زانکۆ ئەهلیەکان لە قوتابخانە ئەهلیەکان ئەوانە هەمووی سەرنجام و دەرەنجامی لە بەینچوونی قوارەیەکی مۆدێرنن
بەڕاستی ئەگەر حکوومەت وەزارەتەکانی ئەکتیڤ و لاواز نەبوون کارگە و شوێنە خزمەت گوزاریەکانی سەر بە حکوومەت نەبوون ئەوانە بەوادیر و دەستپێکی لاوازبوونی ئەو حکوومەتن بەڵام سوبحان الله زۆر سەیرە بەرپرسان هیچ باچیان بەوە نییە و زۆر بابەتی دیکە بەڕاستی دیاردەی کۆچ یعنی دیاردەیە کە بەڕاستی ئەوە خاڵێکی ڕەشە بە نیچەوانی بەرپرسان و وەقەواری هەرێمی کوردستان ئەو هەموو گەنجە بە لێشاو لە وڵاتە دەڕوا زۆر سەیرە باچیان نییە وەک بڵێ پێیان خۆشە کە دەنجێکی ناڕازی کەم بێتەوە خۆ لەوێ دەنجی ناڕازیان زبرتر دەگاتە بیناقاقی دەسەڵاتداران ئەگەر لێرە ترسێکیان لەسەر و نەوێرن قسە بکەن و چەند کەس لەسەر کۆمنتێک خراوەتە زیندان چەند کەس لەسەر حاڵەتێک یعنی دەستەمەوە کرایە چەند مامۆستایانی بەڕێز لەسەر قسەکردن لە بابەتی گەندەڵی بەبێ ناوهینانی هیچ کەسێک لە خوتبە دوورخراونەوە زۆر سەیرە بەڕاستی یعنی تۆ نادادپەروەری دەکەی و قبولت نییە خەڵک دادپەروەرانە قسەش بکات یعنی بەڕاستی ئێمە هیچ کاتێک ڕەشبین نین بەرامبەر بە قەوارە و هەرێمی کوردستان و لە هەر ئیمپراتۆریەتێک لە هەر بەڕێوەچوونی حکمێک لەم ناوچەیە کورد سوپاس بەخوا ڕۆڵی هەبووە پێگەی و ئێستاش لە ئەزمموی زۆرێک لە وڵاتان با بەڕاشکاوی ئەوە بڵێن لە هەر وڵاتێکی پێشکەوتوی دنیا لە داهێنکارەکانیان بگرە وەکو گەنج لە بەڕێوەچوونی وڵاتیان وەکو ڕۆڵی بەرپرسیارەتی لە سێکتەری پەروەردە لە سێکتەری تەندروستی سیرکە ئللا کەسێکی ئەم وڵاتە ئەم نیشتیمانە بە کورد و لە عەرەبیشەوە لە نەتەوە مەبەستم پێ خەڵکی کوردستان و خەڵکی عێراقیشە بڕۆ لە وڵاتان پێگەی هەیە جێدەستی هەیە شوێنی هەیە سوود لە ئەزمون و تەجروبە و بیرۆکەکانی کرایە ئەرێ خێرە ئێمە ئەو هەموو خەڵکە بەتوانایەمان هەیە و جێدەستی دیار نییە ڕۆڵیان پێ نادرێ حەقیان پێ نادرێت جیان نەبووتەوە خاوەن بیرۆکەیەکە ڕاستەوخۆ دەستەمۆ دەکرێت و یا دەبێت لە بەرژەوەندی حیزب و کەسانێک و کۆمپانیایەک کار بکات یا نابێ بیر لەوە بکاتەوە ئەم وڵاتە بەرەو پێش بکات ئیدی قسە زۆر لەسەر ئەو بابەتەوە ڕاستی من هەر بەوە ئیکتیفا دەکەم کە بەڕاستی کات و دەرفەت لە بەردەستە تا ئەو کاتەی ترسی خوای پەروەردگار چاودێری خوای پەروەردگار هەست پێ دەکەن و تا ئەو کاتەی ئەو شەرمەزاریەی میلەت لەسەر نیچاوانی خۆیان کەمێک دەسەرنەوە بەوەی کە دان بنێن و ڕۆڵی چاکەخوازی بنێن دیسان ئەوە دووبارە دەکەمەوە إن الله لا يصلح عمل المفسدين خوای پەروەردگار چاکەنانی تەدەستی ئەوانەی کە لە خودی خۆیانەوە خۆیان چاک نەکەن دەستخۆش سپاس بۆ دکتۆر ئەحمەد جەمال پسپۆڕی یاسا و شەریعە کە لە هەولێرەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ وتەکانت